ئەمیر نامیق چاودێری سیاسی میوانی ستۆدوی هەشتەوە گفتوگوی لەگەڵاکەم دەربارەی ئەگەرەکانی پێکهێنانی یان پێکنەهێنانی حکوومەتی نوێی عێراق لە هەولێرەوە میوانی ستۆدوی هەشتا. کاگەمیر زۆر بەخێر بیت لە نێوان ناکۆچی لە نێوان لە نەشیعەکان تەقینەوەکانی بەغدا ناوچەی سەوز کردنە ئامانجی سەفارەتی ئەمریکا لە بەغدا کردنە ئامانجی دوو بانکی گەورە لە ناو شاری بەغدا گفتوگۆکان لە کۆتاییە ئەتوانین بڵێن کە حکوومەتێکی نوێ بۆ عێراق پێکەهێنرێ بە نزیکانە. بڵێ سڵاو بۆ بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی کورسات. دیارە دەوڵەتی عێراق لە دوای ڕوخانی ڕژێمی پێشوو داهێنانەچیان کە کردبوو بە نەریتیەکی باو کە ئەوی سیستەمی تەوافقی بوو، یعنی عێراقێکی ئیتیحادی زیاتر تەوافقی بوو لە بینی کورد سونە شیعە و لەو نێوەندەدا نێماڵی شیعە ماڵی شیعە لە زۆربەی زۆری کابینەکە ڕقمی هەموو بە خلافەکانی کە لە نێوانیاندا هەبوو ماڵی شیعە بە زۆر لە زۆرەکان یەکگرتوویەکی پێوە دیار بوو، ماڵی سونە نەختێ پەردبوو. هەندێک ماڵی کوردی پەرتەوازە و بەبێ پێویستنەوە بە تایبەتی لە کابینەکانی ئەم دواییە. ئەوەی کە ئەم ساڵ کاری لەسەر کرا کە حکوومەتی زۆری نەبێ یاخود پەرلەمان بە زۆرنی دەنگ بتوان پەرلەمان تێپەڕێندرێ و حکوومەتێکی وابێ کەمتر ڕەچاوی تەوافق لە ڕاستە بەڵێ سونەکی تێدایە و کوردی تێدا بۆ لەم ئیتفاقاتە، بەڵام بریتینی بۆ لە هەموو کورد، بریتینە بۆ لە زۆرنی کورد، بریتینە بۆ لە هەموو سونە و زۆرنی سونە، بریتینە بۆ لە شیعەوە زۆرنی شیعە، توانیویانە ڕێژەیەکی زۆرینە پێک بێن و وەسوورەکە دەرەنجام کاک ئەمیر تۆپەکە ئێستا لە گۆڕەپانی سەدرە سەدر سوورە لەسەر ئەوەی کە حکوومەتی زۆرینە پێک بهێنرێت. هەر بۆ شایەتی ئەم قسەیەشمان ئەندام پەرلەمەکانیان بە کفنێکی سپیەوە داخڵی پەرلەمان بوون بۆ واتای مەزجێکیان بەلایەنە سیاسیەکان یان ئێمە حکوومەتی زۆرینە پێکهێنین یان ئامادەین لە پێناو ئەم حکوومەتەیە کفن و دفم بکرین. ئەمە بۆ چوونی زۆربەی لایەنە سیاسیەکانە خوێندنەوەیان ئاوایە بۆ ئەم هەڵسو کەوتەی سەدر. ئێوەڵێن چی؟ ئەم هەڵسو کەوتەی سەدر بە ئاسانی ڕەنگە سەر نەگرێەوە بۆی دەچێتە سەر، لەبەرەوەی هەمومان هەموو لاک دەزانین ئاسان نییە هەم ئێران قبوڵی بکە ماڵی شیعە بۆ شێوە پەرتەوازە بێتن و یەک دەگرنەوە و هەم سەدر زیاتر لە بەغدای پایتەخت زۆرینەی نفوزیەتی لە شارەکانی تری عێراق ئەوەندە بە قووەت نییە زیاتر، بەڵام بەغدای پایتەخت چارچێوەی گشتی 8 ملیۆن و نیوی تایە. بەڵێ طبعا، بەڵام ئاسان نییە چوارچێوەی با بڵێن هەماهەنگی تەنسیق فرامۆش بکرێن و هەموو لاک دەزانێت عێراق خاکەی تا ئێستا ئێران تەحکومی پێوە دەکات بەشی زۆری بە تایبەتی لە بەغدا و دەسەڵاتی شیعە و ئاسمانەکەی تا ئێستا ئەمریکا ڕۆڵ دەبینێ، لەبەرەوەی گەمە سیاسەکان ئاسان نییە هێزێکی سیاسی بتوانانی خەڵکی تر تەهبیش بکە. من پێم وایە ئەگەر بچیانەوێ وەکو ئەوی کە پەرلەمان ڕۆژبیانێ حکوومەتەکە بەو ئاراستەیە بڕۆ و بە زۆرینە کابینەی تازە هەڵبژێرن و کۆتایی با بڵێن ڕێی لە ئەوانتر وەرنەگرن، من پێم وایە وەزی عێراق زۆر ئاڵۆز دەبێ و دوورنیە شەڕی ناوخۆش ڕووبدا لە نێوان عێراق و هێز لایەنە سیاسی عەرەبیەکان. ئەمەوێت ئەگەر لەگەڵ مابینیتەوە کاک ئەمیر سەرنجە ڕاکێشەمێن بە پەلەیەکمانەیە سەر شاشەی کورسات نیوز مەزلوم کۆبانی باسیەوە کا دەڵێ سەرکەوتوو بووینە دەستگیرکردنەوەی داعش هەڵاتوەکان کە دوێنێ شەو لە یەکێک لە گرتوخانە گەورەکانی ئەوێ هەوڵیاندا بوو ڕابکەن. مەزلوم کۆبانی شەڵێ سەرجەم داعش هەڵاتوەکانمان دەستگیر کردوێتەوە کەواتە ئەو هەوڵی دوێنێ شەو داعشەکان هەوڵیان نابوو کە نزیکەی 4000 داعشی تایە ئەو سژنە بەشێکیان هەڵاتە بوون، ئێستا هەمویان دەستگیرکراونەوە. گەڕێمە بۆلات کاک ئەمیر باسی ئەوواکەین هەوڵەکانی لایەنە سیاسیەکان بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق. تۆ پێ دوایە کە سەدر بەتەنها ناتوانێت ئەو کارە بکات، بەڵام باز لەوا کرێت کە سونە باجی ململانێ و تێکچوونی ماڵی شیعایەت ئەوە تا دوو مەقەڕیان کراوەتە ئامانج عەزموی تەقەدم. شیعەکان بە درێژایی بێژووی دروستبووین دەوڵەتی عێراقەوە هەمیشە بادی زۆریان داوە و ئاسان نەبوو بگەنە دەسەڵات. ئەو دەرفەتانەی لە دوای پرۆسی ئازادی عێراق هاتووە بەردەستیان ڕەنگە ئاسان نەبێ وا بە ئاسانی هەوڵ بدەن لە دەستیان بچێ. من پێم وایە ئەگەر نێماڵی خۆیان یەک نەخەنەوە کە ئێستا لە هەوڵ جدیدان بۆی نێماڵی خۆیان
پێشی هەشتی دوو یەک بخنەوە کە ئەو ڕۆژە کە هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمارە سەرۆکی کۆمارە لەبەرەوەی من پێم وایە شیعەکان بە نەتیجە تەنسیق دەکەن ڕەنگە بگەنە زۆر لە جۆرەکان لە ئیتیفاقات ئەگەر نەژگەن نەتایجی عێراق زۆر خراپ دەبێ ئەم دەوڵەتە دەوڵەتێکی سەرکەوتوو نابێ حکومەتێکی سەرکەوتوو نابێ و کابینەکەش تەمەنی درێژ نابێ من ڕەنگە پێم وایە ئەگەر پێتان وایە دەرەنجام ماڵی شیعە ڕێکەکەون لەسەر ئەوەی کە حکوومەتێکی نوێ پێک بهێنرێت ئەی کورد ئەی سونە ئەوەندەی بۆچوونەکان بەرەو ئاراستەی ئەوەیە ڕێک بکەون ئەوەندە بۆچوونەکان بەو ئاراستەی نییە کە ئەوەی کە لە هەڵبژاردننی سەرۆکاتی پەرلەمان ڕوویدا هەمان سیناریۆ ڕەنگە با بڵێن بیانوێت دووبارەکەنەوە ئاسان نییە دووبارە بێتەوە بەڵام ئەگەر دووبارە بێتەوە عێراق ڕوبەڕووی دۆخێکی زۆر نائارام دەبێت ئەگەر شەڕی تەکداریش دەبێت عامەری و مقتەدا سیاسانێت پێ دوایە کە ئەوان ڕێکەکەون بە نزیکانە هێشتا ڕێک نەکەوتون بەڵام هەم ئەمریکەکان دەیانوێت زۆرێک لە هەمەهەنگی و تەرسیقە بێ زۆرینەی لایەنە سیاسەکان و هێزە ئەساسەکانی عێراق لە کورد و سونە و شیعەتیدا بەشدار بن ئەم گەمە سیاسیانی ئەمریکەکان دەرەوەی ئەم گەمە سیاسیە بن طبعا ئەو گەمە سیاسە بەدڵی ئەمریکەکانە بەڵام عێراقێکی نائارام بەدڵی ئەمریکەکان نییە لەبەرەوەی ئەو لایەنانەی ئێستا کە هەن دەتوانن لە زۆری پارێزگاکانی عێراق زۆرتری خەڵک بینە سەر شەقامەکان و دامدەستگاکانی دەوڵەت پەک بخەن و ڕەنگە مەسەلەن ئەو ڕۆژێکی هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمارێک دەکرێت نسابی قانونی بۆ ئاساری تێنەپەڕێ دەبێ با بڵێن دوو لەسەر سێ ئەندامانی پەرلەمان بەشدار بن یعنی گەر بەس هەماهەنگی ئەو هێز و لایەنە سیاسانی کە بایکۆتیان کردبوو هەماهەنگی و یەکێتی نیشتیمانی کوردستان جارشکە بایکۆتکەنەوە واتە نسابی قانونی لە پەرلەمان کۆ نابێتەوە بتوانن سەرۆکی کۆمار هەڵبژێرن واتە پرۆسەی سیاسی لە عێراق پەچی دەکەوێت لەبەرەوەی ئاسان نییە بەڵام ئەگەر نیساب تەواو بێ جەولەی یەکەمی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بکرێ جەولەی دووەم کێشەنی نسابەکە نیسابی یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق لەگەڵ نیسابی هەڵبژاردننی سەرۆک کۆمار زۆر جیاوازی هەیە زۆر جیاوازی هەیە لە ڕووی ژمارەوە بۆ سەرۆکاتی کۆمار کە باسی نیسابەکەی هەر بۆ بەرچاوبوونی بینەران ینی ئامادەبوانی ئەو ڕۆژەی کە کۆبوونەوەکرێت ئەوە پێوترێ نیساب چەند ئامادە بوون تا بتوانن دەنگ بدەن بەشداری بکەن دەنگدانەکەیە فەرموو بڵێ ئەوان بە هەموو هێز ئەو ئیتفاقاتانێکیان 180 ئەندام پەرلەمان بوون بەڵام بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار زۆر لەو ڕێژەیە دەبێت زیاتر ئەندامانی پەرلەمان ئامادە بن لە ناو هۆڵەکە یعنی بەتەنیا کوتلێ هەماهەنگی ئەتوانن با بڵێن چوارچێوەی هەماهەنگی ئەتوانن نسابەکە پەک بخەن ئەو هەڵبژاردنە نەکرێت سەرۆکایەتیکە وەڵام بەڵام خۆ تەقەدوم عەزم سەدرریەکان پارتی دیموکراتی کوردستان ئەوانەش ناتوانن زۆرینە پێک بێنن ناتوانن زۆرینە پێک بێن بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار ناتوانن ئللا ئەبێ هەمیان تێدا بەشدار بن یاخۆ زۆرنی تێدا بەشدار بن بەلایانی کەم زیاتر لە 225 ئەندا پەرلەمان دەبێت لە هۆڵەکە بەشدار بی لەبەرەوەی ئاسان نییە هەڵبژاردننی سەرۆکی کۆمار بۆ ئەو ڕۆژە پرۆسی سیاسی عێراق وا بە ئاسانی ئەو ڕۆژە تێناپەڕێندرێ ئەگەر زۆر لە تەفاوز و تەنسیق و یەکتر گەیشتن دروست دەبێت و لە نێو ماڵی خۆشیان ئێستا کێشە هەیە لە نێوان با بڵێن حەزب و تەقەدم و ئەوانەیە خۆ 180 ئەندا پەرلەمانی کە تێدا بەشدار بوون 14 ئەندا پەرلەمان کە دەنجیاندا بە کارتی سپیوت ئەوەی پەیوەندی هەبوو بە سونەکانەوە لە کوتلی حەزب کاک ئەمیر ئەوەی پەیوەندی بە سونەکانەوە هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان بوو ئەویش ینی کەمێک ساردی هەبوو لە نێوان عەزم و تەقەدومان ڕێکەوتن دەرەنجام حەمەد حەلبوسی بوو بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بۆچی پێ دوایە کە ئێستا هەر ئەوان دووبەرەکی هەیە لە نێوانیانە ئەم ساردیە بەردەوامی هەیە مەسەوتمان 14 ئەندای پەرلەمان بە سپیتی دەنجیدا 5 ئەندای پەرلەمان ڕەنگی التزام بە حەزمۆنەکە و تەقەدومیش لە نێوان خۆیان لە نەهێز لە سیاسەکان ئەوان بابەتی خۆیان یەکلایی کردوتەوە تۆ پێشبینی ئەوەکەی کە شیعەکانیش ماڵی شیعەجارێکتر ڕێکەونەوانێ و هەوڵەیەن حکوومەت پێک بهێنن ئەی ئەگەر باسی کورد بکەین لەم نێوەندەیە بێت چی بکات ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە سپاس دەکەم بەداخەوە من لە پێشوشدا لە چاپێکەوتەکانی تر ئاماژەم لە کڕانەکانی تر باس کردووە گەلی کوردستان و هێز لایەنە سیاسەکان دەبوو پێشتر یەکگرتوو بن یەکگوتار بن یەک خطاب بن ئەوەندەی کار لەسەر کارنامەی حکومەتی داهاتووی عێراق بکەن ئەوەندە کێشەیان پۆست و هەندێک مەواقعی سیاسی نەبێت چونکە دەستور جێبەجێکردنی دەستور کێشە و قوتی خەڵک و موچە کێشەی پێشمەرگا کێشەی مادەی 140 ناوچە کوردستانیەکان
ئەوانە دەبووە لە بەرنامە کار لە سۆ بکرد لە کارنامەی دەوڵەتی داهاتووی عێراق حکومەتی داهاتووی عێراق جێ بکرێتەوە بەڵام بەداخەوە بە پەرتەوازەیی چوون کورد بوو بە تەرەف کورد نەبێ بە تەرەف لەبەرەوەی ڕاستە وتمان ئەم گروپی ئێستا کە توانێ سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێرن بە دڵی هەندێک لە وڵاتانی عەرەبیە و بە دڵی تورکیا و ڕەنگە ئەتا زۆر لە زۆرەکە بە دڵی ئەمریکاژێ بەڵام ئێران لە ناوچەکە زۆر کەم نییە بە دڵی ئێرانەکان ڕەنگە نەبێ لەبەرەوەی نە ئێمە ئەوەین ئێرانەکان گلەیمان لێ بکەن و پشتیوانیمان نەکەن نە ئێمە لەو توانە و قووەتین کە ئەمریکا یاخۆتە دێک لە دەوڵەتی عەرەبی وڵاتانی یەکتری ئەقلیمی ببینێت تەرەف و دژایەتیمان بکەن و مەشاکیلمان بۆ دروستکەن دۆخی داخۆی خۆمان ئەو پەرتەوازەیە زۆر خراپە ئومێدەوارم یەکگرتوو بینەوە و جارشکە بە خۆدا بچینەوە بتوانین ئەو هەڵێکە لە پێش ڕوویدا لە هەڵبژاردی پەرلەمانی عێراق جارشکە دووبارە نەبێتەوە. ئەمیر نامیق چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی 28 بووی بۆ قسەکردن دەربارەی هەوڵەکان بۆ پێکهێنانی حکوومەتێکی نوێ بۆ عێراق و عێراقیەکان. سوپاس بۆ ئامادەبوونت.